الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بەڕێزان خۆشەویستان بینەرانی زێدە ئازیز خۆشحاڵ و بەختەوەرین لەو بەرنامەیە تایبەتەدا بە یەکتر گەیشتینەوە لە خزمەتتاندا بین لە هەمبەر ناونیشانێک کە لە مانگی پیرۆزی ڕەمەزان چی فێرکردین یان ڕەمەزان بە زبانی حاڵ چیمان پێ دەڵێ. پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە هەموو مسلمانانی خۆشەویست دەکەین بە ئومێدی ئەوەی کەوا بتوانین عیبادەتەکان وەکو پێویست بەوەی کە خوای گەورە فەرمانی پێکردین جێبەجێ بکەین و ئەدای بکەین و بیگوزەرێنین. بەڕێزان مانگی پیرۆزی ڕەمەزان شکر و سوپاسی خوای گەورەی دەوێت لەسەر ئەوەی کە خوای گەورە جارێکی تر گەیشتین بەو مانگە پیرۆزە و لە خێر و بێری ئەو مانگە بێبەش نەبووین. مانگی پیرۆزی ڕەمەزان مەدرسەیەکی ئیلاهیە بەڕێزان دەبێ بزانین کە پەروەردەیەکی ڕوحی و جەسەدی تێدایە لە بۆ ئیمانداران. خوای گەورە بەندەکانی تێدا تاقی دەکاتەوە هەل و دەرفەتێکە و هەروەها هەدیە و دیاری خوای تەعالایە لە بۆ بەندەکانی هەڵیان دەسەنجێنی تا چەند بەندەکان پابەند دەبن بە بەرنامەی خوای تەعالا و هەروەها لە هەمان کاتیشدا هەرزانترین عیلاج و چارەسەرە لە بۆ دەرد و بەڵاو ئێش و ئازارەکان لەو لە نەخۆشیە جەسەدی و دەرونیەکان. بەڕێزان هەر لەو نەخۆشیانەی کە لە جەسەدیدایە هەر لە بێتاقەتی و هەر لە دەخت و سوکەری و هەرچی ئەو نەخۆشیانەی کەوە لە قەڵەوی خەڵک ڕەجیم دەکا بەبێ ڕەمەزان، بەڵام ڕەمەزان چاکترین عیلاجە لە بۆ ئەو کەسانە و لایەنی دەرونیش و لایەنی بێتاقەتی و خەمۆکی کەوە ئینسان خەڵکێکی زۆر ئەوڕۆپێوە جیرۆدە بووە. ڕەمەزان تام و چێژێکت پێ دەبەخشێ لە ناخەوە هەز دەکەی هەز بە تام و چێژی عیبادەتەکان دەکەی. بەڕێزان مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی بەدر و قەدر و نەسر و مانگی دابەزینی قورئانە، ئەو قورئانەی کەوا دەستوری ژانی ئینسانی لێ هەڵدەهێنجرێ و هەروها مانگی ئازادبوونە لە ئاگری جەهەنەم. خوای گەورە بمان پارێزێ هەموو لایەک. بەڕێزان لەو شتانەی کە فێرمان دەکا مانگی پیرۆزی ڕەمەزان و بە زبانی حاڵ پێمان دەڵێ چەند خاڵێک باز دەکەین ئەگەر خوای گەورە دەرفەت و مەجالی و تەمەنی داین. بەڕێزان مانگی پیرۆزی ڕەمەزان دەبێ گەرم و گوڕیەک بدا بە بەندەکان بە مسلمانان و ئیمانداران بەوەی کە تام و چێژی عیبادەت بە تەواوی بچێژن. ئینسان هەندێک جار عیبادەت دەکا بەڵام تام و چێژ ئەو عیبادەتەکان لە هەموو کاتێکدا وەکو یەک نییە. ئینسان کاتێکە ئەو پەڕی دڵسۆزیەوە عیبادەتێک ئەنجام دەدا دەزانێت ئەو عیبادەتە لە بۆ چێ ئەنجام دەدا، دەزانێت ئەنجامی و پاداشتی ئەو عیبادەتەی کەوە ئەو ماندووبوونەی کە دەیکەی لەکوێ داوا دەکەی و کەی داوا دەکەی هەر لە دنیا یاخود لە قیامەت. دەبێ واتە بەو مانایی کە دەبێ فێرمان دەکا زۆرترین عیبادەت لەو مانگەیدا ئەنجام بدەین. گەرم و گوڕیەکی وا لە عیبادەتدا هەبێ کە لە مانگەکانی تردا ئەنجاممان نەدابێ. بۆیە پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام کە هەروەکو لە ئاکاری پێغەمبەردا بوو عەلەیهی سەڵات وەسەلام هەموو کاتێکی عیبادەت بووە، هەموو هەڵسکەوتێکی عیبادەت بە چونکو پابند بووە بە قورئانێک بووە لەسەر ڕووی زەوی. بۆیە دەفەرمێ کە ئیبن عەباس ڕەحمەتوڵڵاهی خوای لێبێ لە فەرمودەیەکی صەحیحدا دەفەرمێ وەکانە ئەجوەدە الناسی، پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چاکترین کەس بووە، زۆر سوور بووە، عیبادەتی بەجددی کردووە. بەڵام لە هەمان کاتدا وەکانە ئەجوەد ما یەکون فی ڕەمەضان حین یەلقاه جیبریل، لەو کاتەی لە ڕەمەزاندا زۆر گەرم و گوڕیەکی خۆی چست و چالاک تر کردووە لە عیبادەتەکان لە مانگی پیرۆزی ڕەمەزان. بۆیە دەبێ ئێمەش ڕەمەزان فێرمان دەکا بە زبانی حاڵکە ئێمەش لە هەرچەندە چست و چالاک بوون عیبادەتەکانمان جێبەجێ کردووە، بەڵام لە مانگی پیرۆزی ڕەمەزان زیاتر خۆمان ماندوو بکەین، زیاتر خۆمان لێ ڕابینین لە عیبادەتەکان کە بتوانین لە پاش ڕەمەزانیش بەردەوام بین. بەڕێزان خۆتان دەزان مانگی پیرۆزی ڕەمەزان دوو ڕوکنی ئەساسی هەیە. دوو ڕوکنی ئەساسی هەیە، یەک لەو ڕوکنانە ئەننیە، دووەم ئەلئیمساک. واتە فێرمان دەکا ئێمە دەبێ نیەتمان پاک بێ، ئێمە دەبێ خۆمان یەکلا بکەینەوە لە بۆ عیبادەتەکان لە بۆ خوای تەعالا. ئەگەر هەر لە نوێژە ڕۆژووە زەکاتە حەجە هەر عیبادەت و معاملەیەکەوا دەیکەین ئێمە دەبێ بزانین کە لە سنووری شەرعی خوای گەورە دەرنەچین. دەبێ دڵمان پاک بکەوە، نیەتەکانمان پاک بکەینەوە، ئیخلاس و دڵسۆزی تێدا هەبێ، ڕق و قینە و حەقد و حەسەد و ئەو شتانە لەنێو دڵ و دەروونماندا دەربکەین و خۆشەویستی و مەحەبەتدا بمەزرێنین لەنێو دڵ و دەروونماندا. وەروەها ئیمساک بەڕێزان کاتێکە کە لە کاتێک
خواردن دەخۆی لە کاتێک دەست لە خواردن هەڵدەگری لۆ کاتێکی تر ئەوەش کەەوە معلومی بەڕێستانە کە هەر لە بەرەبەیان لە سحورەوە تاکو مەغریب کە الله ئەکبەری مەغریب بانگ دەدا هەر لە الله ئەکبەر ئیمساک دەکەی لە الله ئەکبەری دووەم دەست بە خواردن و خواردنەوە دەکەی واتە فێرمان دەکا دەبێ یاسا سەروەر بێ فێرە پابەندیمان دەکا بە یاسا و ڕێسایەکانی ژیان یاسا و ڕێسایی شەرعی خوای گەورە ئەوەی کە لە بۆ ئینسانەکان پێویستە پابەند بن پێی چونکو بەڕێزان یاسا و نیزام زۆر گرینگە دەستور زۆر گرینگە بەڵام جێبەجێکردنی زۆر گرنگترە ئەگەر یاسا هەبێ و جێبەجێ نەکرێ کەواتە هەبوون و نەبوونی وەک یەکە بەڵام کاتێکە جێبەجێکردنەکەی زۆر گرنگە بۆیە ڕەمەزان فێرمان دەکا کە پابەند بین بە یاسا و ڕێسا و دەستورەکانی ژیان کە خوای گەورە لە بۆ مرۆڤایەتی دانایە بەڕێزان هەر کاتێک ژیان یاسا و نیزام و پابەندبوونی تێدانەما بزانە کە ژیان بەلا ڕێدا دەڕوا و تێک دەچێت خاڵێکی تر کە خوای گەورە لە قورئاندا باز دەکا باز ئاەتێک لە باز لە مانجی پیرۆزی ڕەمەزان دەکە یان خود بەڕۆژووبوون دەکا کە دەفەرمێ بعد أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لكوتایە دەفەرمێ لعلكم تتقون کەواتە خوای گەورە بانکەشتی ئیمانداران دەکا بۆ ئەوەی کەوە ئاگاداریان دەکاتەوە کە مانجی پیرۆزی ڕەمەزان یاخود لەسەرتان واجب بوو فەرز بوو نووسرا بە ڕۆژوو بوون هەروەکو لەسەر قەومەکانی تریش بە شێوازێک ئیلتیزامی پێوە دەکرا بەڵام ئەوانە هەمووی وەسیلە نەبەڕێزان ئەو عیباداتانی کە دەیکەین بزانین وەسیلەیە لە بۆچی لعلكم تتقون لە کۆتایی ئاەتەکەواتە هەموو بانکەشتی ئیمانداران و ئاگادارکردنەوەی کەوە بە ڕۆژوو بوون لەسەرتانە واجبە لەسەرتان ئەگەر عوزری شەرعیتان نەبێ لە کۆتاییدا یەکسانە بە تەقوا بەوەی کەوە خۆپارێز بین بەڕێزان گرنگی تەقوا لە ژیانی ئیمانداردا زۆر گرینگە چونکو هەدەف و ئامانجی هەموو عیبادەتەکان گوتمان ئەوەیە کە ئینسان تێدا ئەخلاق و ڕەوشتێکی جوانی هەبێ و متەقی و لە خوا ترس بێ و لە سنووری خوای گەورە دەرنەچێ تەقوا چییە بەڕێزان لە کورتترین پێناسەی تەقوا هەرچەندە پێناسەی زۆر کرایە بەڵام کورتترین پێناسەی تەقوا کە ڕاغبی ئەسفەهانی ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ واتە حفظ النفس عما يؤثم پاراستنی خود و نفسی ئینسانە لەو شتانی کە پێی دەگوترێ گوناه پێی دەگوترێ سەرپێچی پێی دەگوترێ معسیەت دەرچوون لە فەرمانی خوای گەورە واتە ئینسان دەبێت خۆپارێز بی لەو شتانەی کە خوای گەورە لێی قەدەغە کردووە سەرڕای ئەوەی کە زانایان زۆر بۆ چوونیان یەکە ئەبوو هورەیرە ڕەحمەت ڕۆزای خوای لێبێ دەفەرمێت تەقوا ئەوەیە کە تۆ بە شوێنێکدا دەڕۆی بە ڕێگایەکدا دەڕۆی بەڵام لەسەر ڕێگایەکە دڕک و داڵ و بەرد لە پێشن دەبێت خۆ لەو شتانە لا دەدی بە ئەوی زەرەر و زیانت پێنەگا ئەوەیە تەقوا واتە سنوورێکت لە بۆ دیاری دەکا دەبێت لەو سنوورە دەرنەچی بۆیە خوای گەورە لە قورئاندا دەفەرمێ واتقوا يوما ترجعون فيه إلى الله لەخوا بترسن لەو ڕۆژێکەوە ڕوبەڕووبوونەوەی دادگای خوای گەورە دەبنەوە چونکو بەڕێزان ئێمە سەفەرێکمان لە پێشە ئەو سەفەرە دوور و درێژە کە سەفەری مردنە و قیامەتە هیچ کام لە ئێمە نازانێ بەرچاو ڕوون نییە بەوەی کەوە ئەو سەفەرە تا چەند جێ و مەکان و مەوایەکەت مسۆگەردەکەی لە سەداسەت چونکو ئێمە ناتوانین ئەو شوێنە پیرۆزەی کە خوای گەورە کە بەهەشتی پێدەگوترێ لە بۆ بەندەکانی ئیماندارانی ئامادە کردووە بە توانە و تااقەتی خۆمان بیکڕین زۆر لەوە گەورەتر و خۆشتر و جوانترە کە وەسفی بکەین بۆیە دەبێت لەگەر مەرحەمەتی خوای گەورە چاومە لە مەرحەمەتی خوای گەورە بێ ئەوجە بتوانین بەدەستی بهێنین بەڕێزان خاڵێکی تر ڕەحم و سۆز و بەزەی و یەکسانیمان فێر دەکا ڕەحم و سۆزمان دەجوولێنێ هەستمان دەبزوێنێ بۆی کە لە مانجی پیرۆزی ڕەمەزان هەست دەکەی لە دەوروبەرت هەر لە نەفسی خۆت لە دەوروبەرت تەمەشا دەکەی خەڵکانێک هەن ینی واقیعەکەت پێدەچێژی کە تۆ دەبێ ڕۆژ تا ئێوارە برسی دەبی هەست بەو ئازاری برسێتی دەکەی واتە ئەگەر هەرچی خواردن و خواردنەوە هەیە لە بەردەمت بێ و هەت بێ نابێ بیخۆی هەرچەندە دەوڵەمەند بی بەڵام لە بۆت نییەکەوە دەبێ حاڵت حاڵی هەژارێک بێ وەکو هەژارێکە ناخوا و نیتی ئەگەر لەو پەڕی قووەت و هێزدا بێ دەبێ حاڵت حاڵی هاوڵاتی بێ لەو پەڕی پلە و پۆستدابی ئەوە ناخوا و دەبێ حاڵت حاڵی هاوڵاتێکی ئاسایی بێ کە هەمووی لە بەڕۆژوو بوون خۆی دەگریتەوە بەڕێزان ئەوەش ئەو پەڕی بێدەسەڵاتی ئینسانەکانە دەردەبڕێ بەرامبەر بە خاڵق چونکو ئێمە خاڵقێکمان هەیە
دەسەڵاتێکی ڕەهای هەیە دەسەڵاتی ئێمە سنووردارە دەسەڵاتێکە کە لە ژێر کێفی خوای تەعالادایە سنووردارە و ناتوانین هەموو شتێک لە خۆمان ئەنجام بدەین بۆیە دەبێ دان بەوەدا بنین کە ئێمە بێدەسەڵاتین ئەگەر خوای گەورە لی مەنع کردین ئەگەر خوای گەورە لی گرتینەوە ئێمە ناتوانین بەدەستی بێنین و ئەو ناز و نیعمەتە لە خۆمان کۆکەینەوە. خاڵێکی تر خاڵی پێنجەم بەڕێزان نیعمەتی تێرخواردن و ئازاری برسیەتی لەو کاتەی کە هەز دەکەی تێری لە ئێوارن کە فتار دەکەیەوە لە دوای برسیەتێکی زۆر کە برسیەتی بەڕاستی ئینسان نەفسیەتی دەگیرێ ینی هەست بە ئازارێک دەکەی چونکە برسیەتیش خۆی لە خۆیدا تاقیکردنەوەیەکە کە خوای گەورە دەفەرمێ ولنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات برسیەتی یەکێکە لەوانی کە خوای گەورە نەفس ئینسانەکان پێ تاقی دەکاتەوە بۆ ئەوەی بتوانێت تا چەند ئەو ئینسانە تا چەند دەتوانی بەرگە بگرێ تا چەند دەتوانی فەرمانی خوای گەورە جێبەجێ بکە. خاڵی شەشەم بەڕێزان ئەوەیە کە برایەتی و تەبایی خێزان و کۆمەلگا هەستی پێدەکرێ لە مانجی پیرۆزی ڕەمەزان تەعاون و یارمەتی و دەستبار لەگەڵ یەکگرتن و بەخشین لە پێناوی خوای گەورە ئەوەمان فێر دەکا کە برایەتی ئیمانیمان فێر دەکا فێرمان دەکا کە ئێمە هەمومان دەبێ لە ئەسڵدا براین لە ئەسڵدا یەک دایک و باوکمان هەیە لە ئەسڵدا هەموو شتەکانمان بەرژەوەندیەکانمان بەیەکەوە گرێدرایە خۆشی و ناخۆشیەکانمان ئێش و ئازارەکانمان لە ژیاندا هەر هەمومان مەربوتین بەیەکەوە بۆیە دەبێ بەژانی یەکتر و بە لەش ساغی یەکتر هەوڵ بدەین کەوە لەشێکی تەندروست و کەوە هەوڵی خۆمان بدەین بۆ ئەوەی هەر هەمومان خوای گەورە لە خۆمان ڕازی بکەین. خاڵی شەشەم بەڕێزان ڕوو بە ڕووبوونەوەی ئەو کاتەی کەوا دوژمن دەوێ زۆریت لێ بکات دەیەوێ زۆڵمت لێ بکات لە کاتێک کە پێویستی کرد دەبێ تۆ لە ڕەمەزان و لە غەیری ڕەمەزان تۆ ئیستعداد و ئامادەباشیت هەبی بۆ ئەوەی بتوانی بەرگری لە خۆت و لە مسلمانان و لەو دینە بکەی چونکە ئێمە تەماشا دەکەن بەڕێزان لە کاتی زۆڵم و ستەم و نادادی و کەوا کەسێک دەوێت زۆڵمت لێ بکایە مافت دەخورێ و مافت پێشێل دەکرێ دەبێ ئەگەر ڕەمەزان بێ نەڵێ من کلاوی خۆم دەگرم و بانەبا ڕەمەزانە و بەڕۆژومە ئەمە تەماشا دەکەین بەڕێزان دەبێ کاتی هەوڵ و هیممەت و ئومێدە لە ڕەمەزان فێرمان دەکە کە هەفتەی ڕەمەزان لە مانجی پیرۆزی ڕەمەزان شەڕی بەدری گەورە فێرمان دەکا بەوەی کە ئەگەر هەر ڕوبەڕووبوونەوە یەک بوو هەر کەسێکەوە مافی پێشەل کردی زوڵمی لێ کردی نابێ ئینسان لی بێ دەنگ بێ و بڵێ لەبەر ئەوەی بەڕۆژومە و ناتوانم لەشکری مسلمانان چەند کەم بوو کە 314 کەس بوون بەرامبەر بە 1000 کەس بەڵام بە ئیمانەوە شەڕیان کرد بە ئیمانەوە دیفاعیان کرد لەوەی کەوە ئاینی پیرۆزی ئیسلام سەر بخەن لەو کاتەدا کە خوای گەورە مەلائیکە دەنێرێ چونکو شەڕی یەکلاکەرەوەیە کە خوای گەورە لە قورئاندا باز دەکات دەفەرمێ بعد أعوذ بالله من الشيطان الرجيم ولقد نصركم الله ببدر وأنتم أذلة لەو کاتەی کە بەدەسەڵات و بێهێز بوون ئەگەر بە ڕواڵەت باە زۆر کەم بوون بەڵام چونکو عیزەتی ئیسلام و پاڵپشتی خوای گەورە بوون بۆیە توانیان سەرکەون بەڕێزان خاڵی کۆتایی ئەو کات و ساتانە بە قیمەتن فرسەتێکن لەبەردەستمان بەڕاستی دەبێ ئێمە ئەو کات و ساتانە بە هەند وەربگرین مانجی پیرۆزی ڕەمەزان شەوی قەدری تێدایە دەبێ خۆمان چست و چالاک بکەین ئێمە فەرقی هەیە بەڕێزان کاتێکە لە جومعە و جەماعات و لە ناو عیبادەتی کاتێکە ناو پرۆژەیەکی خێری لەگەڵ ئەوەی کە لە ناو گوناه و تاوان و معسیەت دای بەڕێزان دەبێت لێبوردەییمان هەبێت بە دڵێکی گەورە و لێبوردەیی ڕەمەزان ببینە سەر و لە دوای ڕەمەزانیش خۆمان لێڕا بینین بۆیە دەبێت دڵەکانمان نەرم بکەینەوە بە قورئان خوێندن و عیبادەتکردن و بەو برسێتیەوامان لێ بکە کە بتوانین هەموو ئەو کارانێ و ئەو خاڵانی کەوا باسمان کرد وامان لێ بکەن کەوا بگەڕێنەوە باش بین و چاک بین لەگەڵ خۆمان لەگەڵ خودامان لەگەڵ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و لەگەڵ خەڵکی دەور و بەرمان ببینە کەسێکی متەقی و لە خواترس کە هەدەف و ئامانجی ڕۆژوبوونەکە لە تەخوادا کۆ دەبێتەوە بەڕێزان هەر یەک لە ئێمە میوانێکی دێ و زۆر دڵخۆشە بە میوانەکەی کە میوانێکی خۆشەویستت دێ حەز دەکەی هەرچی هەتە لە بەردەستی و لە بەردەمی دانەی بەڵام کاتێک کە ڕۆیشت تەنها خۆشەویستی و یادگاریەک بەجێ دێڵێ بەڵام ئێمە دەبێت بزانین بەڕێزان ڕەمەزان کۆمەڵێک گوناه و تاوان و سەرپێچی کە کردیتمان لە باوەش دەگرێ و ڕەش دەکاتەوە و دەیباتەوە چەندەر دەیباتەوە خەزێنەی غوفران و لێبوردەیی و عەفوی خوای تەعالا کە خوای گەورە پێ لێمان خۆش دەبێ ئەگەر لە بۆ خوا ئەنجامی بدەین بەڕێزان ئێمە دەفتەری کردارمان پڕ دەکەینەوە بەڵام نازانین بەڵام بە ئومێدەوەین
بەڵام لە سەدا نازانین تا چەند ئەو عیباداتانەیەکەوا دەیکەین لێمان وەرجەگیرێ و چەندیشمان بەڕوودا دەدرێتەوە. خوای گەورە عیبادەتی هەموو لایەکمان قبول بکە. خوای گەورە لە گوناه و تاوانەکانمان خۆش بێ. دەڵێن یا ڕەبی خوددا لە گوناه و تاوانی خۆمان و دایک و باوکمان خۆش بی. یا ڕەبی خوددای عیبادەتەکانمان لێ قبول بکەی، نوێژەکانمان ڕۆژیەکانمان شەو نوێژەکانمان لێ قبول بکەی. یا ڕەبی خوددای ئەوامان لێ بکەیتەوە ببینە بەندەیەکی مۆسلیح و ببینە بەندەیەکی متەقی و لەخوا ترس، ئێش و ئازار و نەخۆشی و ناخۆشیمان لەناو هەڵبگیری. یا ڕەبی خوددای ئەو ڕەمەزانە بیکەیە مای شیفا لە بۆ نەخۆشەکان. یا ڕەبی خوددای ئەو ڕەمەزانە بیکەیە هەڵگرتنی دەرد و وەبا و ناخۆشی و هەرچی نەخۆشی و ناخۆشی و کێشە و مەشاکل و حقد و دژمنکاری هەیە لە ناومان. یا ڕەب العیزەتی وەجەلال. یا ڕەبی خوددای ئەو ڕەمەزانە بەخۆشی بەسەرماندا تێبپەڕی و عیبادەتەکانیشمان لێ قبول بکەی. آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.